سیروان دەخی لە ئاگر برینی تاوانی کیمەبارانی هەڵەبجە برینێکە لە جەستەی هەموو مرۆڤایەتیە، برینێکی قوڵە، بۆیە پێویستی بە دەستێکی گەورە هەیە بۆ چارەسەرکردنی. ئێلم کوڕانێمە زۆری برینار و شەهید پێش 33 ساڵ لەمە بەر من بۆتان باسەکە. هەڵەبجە مەرگەساتە، کارەساتێکە تیایدا مەرگ حزور پەیدا دەکا وە شتێکە وەکوتم ململانەی نێوان دوو هێزە لە هەر کۆمەڵگایەکی کۆمەڵاتی و کولتوری تریشدا ئەمە ڕوو بدات، ئەمە هەر دەبێت بە مەرگەسات. کەوتە هات و چون بەناخی کووردا کەوتە هات و چون شیوەندە گێڕێ دایک لە هەردا. ڕۆژژمێری هەڵەبجە 32 ساڵی خۆی پڕ کردەوە لە کیمیاباران و ئەو کارەساتی کە بەسەری داهات. ئەمڕۆ ئەو کارەساتە پێدەنێتە 33مین ساڵێەوە، بەڵام هەتاوەکو ئێستا برینی ئەم شارە ساڕێژ نەبوو و خوێنی لێدەچۆڕێت. دوای 33 ساڵ هێشتا گوتاری هەڵەبجە لە گریان و شینەوە نەگۆڕاوە بۆ هەستانەوە و زیندوو بوونەوە. کەواتە دەپرسین پێویستە چی بکرێت بۆ ئەوەی گوتاری هەڵەبجە بگۆڕێت بۆ هەستانەوە و بۆ زیندوو بوونەوە؟ ئایا چی کراوە بۆ ئەوەی کەیسی هەڵەبجەش هاوشێوەی کەیسە جیهانیەکانی دیکە لە ناوەندە جیهانیەکاندا بە جینۆساید بنیاسنرێت، بۆ ئەوەی لانی کەم جارێکی دیکە هەڵەبجەیەکی دیکە هاوشێوەی شنگال و ئەفرین لە کوردستاندا دووبارە نەبێتەوە؟ لە ماڵی حسێن چکلێتا بوون یادیان بەخێر، زۆربیان شەهید بوون، یەک کوڕی ماوە. ئێمە لە ژێرخانەکەی ئەوانە بوون. پێشتر حکومەتی گۆڕبەگۆڕ ناپاڵمی وەشان یەکەم ناپاڵم دای لە ماڵی باوام زۆربیان شەهید بوون. دوای ئەوە کیمیابارانەکە دەستی پێکرد، کە کیمیابارانەکە دەستی پێکرد ئێمە ڕاستەوێت لە ماڵی حسێن چکلێتا بووین، یادیان بەخێرەوە لە ژێرخانەکەی ئەوانە بووین. وەز ئەگە زۆر نادەبار بوو، شپرزە بوون، وەزمان زۆر نادەبار بوو. مامۆستا سەڵاح یادی بەخێر لەگەڵ محەممەدی کوڕی خوافیان کە شەهید بوون هاتنە خوارەوە کاتەوە هاتم بۆ ژێرخانەکە وتیان با دایکی نەزانێت، دایکم زەختی بوو، ئەو وتیان ماڵی باوە بۆ خوشێک گەوراکەمیان سەرگۆڵی خوشکم وتی ئەوە ماڵی باوە هەمویان شەهید بوون، بەس با دایکی نەزانێ و بەس محەممەد مێنا و برینارە لەگەڵ خوشە گەورەکەم هاتم بۆ ماڵی کە حەمەڕەشی یادیان بەخێرەوەی هەمویان شەهید بوون. لێبێت خوشە گەورەکەم تەداوی کرد و محەممەدی تەداوی کرد و ئەوانە دایکم شەهیدە و خوشێکیشم بەرکەوتوی کیمیای وەسعی خوشەکەم زۆر خراپترە. جگەلەوە چەند خاوەنی چەند شەهیدی دیکە؟ ماڵی باوام هەمویان شەهیدن، ماڵی باوکی دایک خەزم خەڵکی هەڵەبجە هەمووی کەسوکار و کەس و خزمی خۆمان بێفەق و جیاواسی. سیروان دەخی لە ئاگر دەبارێ شەپۆل بە گوڕ بەهاوە جارێ ڕەشماڵانی جاف هۆبەی دەشت و دەرێ کەوای پولەکەی دیارە هەڵە تێگەیشتنێک هەیە دەربارەی مەوزوعی هەڵەبجە، سەقافەی کوردی و خوێندەوارەکانی ئێمە، ڕۆشنبیرەکانی ئێمە کە دراسی ئەو مەوزوعیان کردو. هەڵەبجە وەکو ڕوودا و دەناسێن، کاتێک دەیانەوێت مەوزوعی هەڵەبجە بەرنە ئاستی جیهان وە کۆیی بکەنەوە و بە جیهانی بکەنەوە، کێشەی پێناسەکردنەوە لێرەدا دروست دەبێت بەهۆی ئەوەی کە ئێمە گرفتمان هەیە لەوەی کە دەستگایەکمان نییە وەکو وڵاتی ژاپۆن، وەکو ئەوەی کە ئەو کارەسات و ڕووداوانی کە لە مەوزوعی نازیەکاندا جوولەکانی ئەڵمانیادا لەو سەردەمەیە ڕوویدا،
لێرەدا تا ئێستش دوای ئەو هەموو ساڵە لەو کارەساتە لەو مەرگەساتە ئێمە ڕۆشنبیرەکانی کورد ویستویانە لە ڕێگەی بەڕووداوکردنی هەڵەبجە و ئەم ڕووداوەجی ئەم کارەساتە جیهانی بکەنەوە. بەڵام لە ڕاستیدا هەڵە تێگەشتنێک وە گرفتێکی زۆر گەورە لە پێناسەکردنی ئەم بارودۆخەدا هەیە. لە هەر وڵاتێکدا لە هەر ساتێکدا کە مەرگ هاتە ناو کارەساتێکەوە یان مەرگ داغڵ بوو لە هەر شتێکدا مەرژنی ئێمە بتوانین بڵێن ئەم شوێنە ئەو کاتێک شتێکی لێ پەیدا دەبێ ئەوە وەکو ڕوودا و تەماشا بکەین. ڕوودا و شتێکە کاتێک دەشێتە ناو مێژوەوە حتمما بە کۆمەڵێک تایبەتمەندی و کارتێکەری ناوەکی هەر میلەتێک کاتێک تەفاعل پەیدا دەکات لەگەڵ دەوروبەر و واقعەکەداواتە شتێکە ڕوودا و شتێکە و کارەسات شتێکی ترە. کارەسات وەکو ڕوودا و گەورە نییە، وەکو ڕوودا و کاریگەریەکانی لە ناو مێژوودا دەرناکەونەوە، وەکو ڕووداویش ناچێتە ناو مێژوەوە. ئەم شتێکە لە هەڵەبجەدا پەیدا بووە لە ململانەی نێوان دوو هێزی گەورەدا پەیدا بووە و ڕاستە ئێمە دەتوانین کاریگەریەکانی لە ناو مێژوودا ببینین، بەڵام ئەمە وەکو ڕوودا و ڕووداوێکی گەورە نییە. ئەو خەسڵەتانێکەوە دەکەن شتێک وەکو ڕوودا و پەیدا ببێ زۆر جیاوازن لەو خەسڵەتانێکەوە دەکەن شتێک وەکو کارەسات و مەرگەسات پەیدا ببێ. یەکێک لە ناپاڵمەکان کە لەو کاتەی حکومەتی گۆڕبەگۆڕ وەشانی لەم خانوویدا و کاتە خانوویی مەسەلح بوو دای لە خانووەکە و ئەتر یەکەم قومبەلی کیمیایی لەم کۆڵانی ئێمەیدا ئەتوانین بڵێم یەکێک ناتوان بڵێم یەکەم بەس یەکێک لە قومبەلەکانی کیمیایی حکومەتی گۆڕبەگۆڕ لە سەردەم پێش 33 ساڵ لەمەوبەر لەم کۆڵانیدا لەو ماڵیدا لەم کۆڵانەی مە زۆری برینار و شەهید پێش 33 ساڵ لەمەوبەر من بۆتان باسەکە. هەڵەبجە مەرگەساتە کارەساتێکە تیایدا مەرگ حزور پەیدا دەکا وە شتێکە وەکوتم ململانەی نێوان دوو هێزە لە هەر کۆمەلگایەکی کۆمەڵاتی و کولتوری تریشدا ئەمە ڕوو بدات ئەمە هەر دەبێ بە مەرگەسات. شتەکە لە هەر سەردەمێکدا هەر کە هەر ڕووداوێک پەیدا دەبێ بە کارتێکەری ناوەکی میلەتێک یان کۆمەلگایەکی ئیتنیکی پەیدا دەبێ. بەڵام مەوزوعی هەڵەبجە شتێکە بە کارتێکەری دەرەکی پەیدا دەبێ و ئێمە ناتوانین بڵێن هەڵەبجە وەکو ڕوودا و تەماشا بکەین. هەڵەبجە لە سەردەمێکی دیاریکراودا مەرگ لە ناو کارەساتێکی دیاریکراوە دێتە ناو هەڵەبجەوە مەرگەسات دروست دەبێ و هەڵە تێگەشتنێک وەکوتم لە نێوان ئەوەدا هەیە تا ئێستا ئێمە وەکو ڕۆشنبیرانی کورد لەبەرەوەی کە دەستگایەکی ئەکادیمیمان نیە هەڵبستێ بە دیاریکردنی ئەو خەسارناسیانەی کە لە هەڵەبجەدا پەیدا بوون لە ڕووی لەکەوتەی کۆمەڵایەتی و دەرونی و فەرهەنگی و هەڵوەشانەوەی ژیان لە هەڵەبجەدا وەکو کۆمەلگایەکی ئیتنیکی لەبەرەوەی کە دەستگایەکی ئەومان نەبووە ئێمە هەرسی ساڵە خەریکی ئەوەین دەڵێن هەڵەبجە ڕووداوە دەبێت بە جیهانی بکرێ بەڵام لەبەر ئەوەی کە هەڵە پێناسەکراوە نەمانتوانی ئەومە بکەین. شیوەندە گێڕێ دایک لە هەردا شیوەندە گێڕێ دایک لە هەردا پڕ دەگرێتەوە بیکا بەسەردا لە حکوومەتە دواییەکانی هەرێمی کوردستان کە دروست بووە ئێمە وەکو کۆمەڵی قوربانیان وەکو کەسوکاری شەیدان داوامان کردووە کە ئەو برینانی کە لە جەستەی کەسوکاری شەیدانەیە هەر لە قەزیەی مناڵەوەنبووەکان هەر لە چارەسەرکردنی برینارەکان هەر لە ئاوەدانکردنەوەی خانووەکانی کەسوکاری شەیدان داوامان کردووە کە ئەم شارە ببوژێتەوە بەڵام بەداخەوە برینەکە ئەوەنە قۆڵبەوەکو پێویست کاری لەسەر نەکراوە. ئەمڕۆ ئەو ڕووداوانەی کە بە جیهانی ئەکرێن ڕووداوێکن لەژێر چاودێری ئەو باوکە خوڵقەنەی کە جیهانی مۆدرنی پێناسە کردوێتەوە کە جیهانی مۆدرنی دروست کردووە ئەمە چاوێکی گشتی هەیە ئەو ڕووداوانە گشتی ئەکاتەوە وەکو ڕووداوێکی جیهانی قبوڵیان دەکا. بۆ نمونە دەبێت ئەو ڕووداوانی کە لە جیهاندا ڕوودەدەن بە تایبەت لە چەرخی پیشەسازی بۆ دواوە کە چەرخی شەڕ و تاقیکردنەوەی مەدانی دروستکردنەوەی با بڵێن دۆزینەوەی مەدانە چونکە یەکێک لەو باوەڕانی کە مۆدرنیتە لەسەریدا ئامەزرێەوەیە کە هەمیشەیە ئەبێ بە دوای تاقیکردنەوەی بگەڕین زەمنێک یان عەفو زەمینەیەک بدۆزینەوە لە زەمنێکی دیاریکراودا بۆی ڕووداوەکان تێدا تاقی بکەینەوە کاریگەریەکانی بۆ نمونە چەکی کیمیاوی یان هەر شتێک هەر دروستکراوێکی سەردەمی مۆدرن کە دروست دەبێت زەمینەیەک بدۆزینەوە کە ئێمە ئەم شتانەی تێدا تاقی بکەینەوە و بزانین کاریگەریەکانی چۆنن. هەڵەبجەش دەبێت لەم سەردەمەدا با بڵێن دەبێت بە یەکێک لەو مەدانانەی کە مۆدرنیتە دەیخوازێ وەکو تاقیگەیەک ڕووداوەکانی پێ با بڵێن ئەو چەکە کۆکوژانەی کە هەن لە ڕێگەی ئەمەوە وەکو زەمینەیەک پێی تاقی دەکرێنەوە. سەبارەت بەوەی کە ئێمە بۆچی هەڵەبجە ناتواندرێ وەکو هۆلۆکۆست و وەکو هێرۆشیما و ئەمانە
ببێ بە ڕووداوێکی جیهانی وەکوتم ڕووداوەکە ڕووداوێکی لۆکاڵیە ئەو دابەشبوونە مێژووی و کولتوری و نەتەوەیەی کە ئەو بنەمانێک کە وای کردووە کورد وەکو نەتەوەیەک جیاواز بێت لەو وڵاتانی کە با بڵێن دەوڵەتیان بۆ دروستکرا لە سەردەمی مۆدێرندا کورد یەکێکە لەو میلەتانەی کە بە هیچ شێوەیەک ناچێتە ژێر حکمی ئەوەی کە لە دەوڵەتی مۆدێرندا ڕوودەداوەتە دەوڵەت بە پێی پێوەرەکانی دەوڵەت نەتەوە نەبووە بە نەتەوە و دەوڵەتیش نییە لەبەرەوە خوێندنەوەی یا ناسین و لە خۆگرتنی ڕووداوی کارەساتی هەڵەبجە عەفوەن جیاوازە لە هۆلۆکۆست یعنی لەم ڕێگەیەوە ئێمە ناتوانین هەڵەبجە بە جیهانی بکەینەوە چونکە ئەم ڕووداوی کە ڕوویداوە لە ژێر چاودێری ئەو چاوەگشتێدا ڕووی نەداوە و ئەم چاوەگشتیە کە چاوێکە ڕووداوەکان بە جیهانی دەکاتەوە یا کارەساتەکان بە جیهانی دەکاتەوە هەڵەبجە ناچێتە ژێر حکمی ئەمەوە و ڕووداوەکە بە جۆرێکی کە ڕوودەدا و دەبێت کورد لە ڕێگایەکی ترەوە ئەم کارەساتە بە جیهانی بکاتەوە ینی ئێمە ناتوانین هەمان ئەو بنەمانەی کە کارەساتێک یان ڕووداوێک لە هەر وڵاتێکدا ڕوودەدەن کە ڕێگای تایبەتی خۆیانیان هەیە بۆ بەجیهانی کردن کوردیش لە باردۆخی هەڵەبجەدا جیاوازێکی زۆر گەورە هەیە بەداخەوە ئێمەی کورد سەبەبی ئەوە بۆ کە ئێمە دەوڵەتێکمان نەبووە ئێمە پەرتەوازایی خۆشمان وای کردووە کە ئەو شێوەیە ئەگەر ئێمە دەوڵەتێک و کیانێکمان هەبووە کە بمانتوانێت لەسەر پێ خۆمان بین وەکو خۆتان نەزان ئێمە تا ئێستاش ئەم هەرێمەی کوردستان لە ژێر مەترسی هەموو شتێکایە ڕوبەڕووی ئەبێتەوە بۆیە ئەوە سەبەبێکی یەکەم بووە کە نەتوانراوە تاوانی کیمیابارانی هەڵەبجە بە جینۆساید بناسرێنێ ئەگەر سەیری تاوانی ئەرمینیا بکەین کە تورکەکان ئەنجامیان داوە دیارە سەیری کە لەم نزیکترین کاتێک کە علاقاتی رووسیا و تورکیا ئاڵۆز بوو وەرەقەی رووسیا یەکسەر وەرەقەی ئەرمینیەکانی بەکارێناوە یەکسەر تاوانی جینۆسایدی ئەرمەنیەکانی ناسان بە وەکو جینۆساید بۆیە لە هەنێک کاتا وەرەقەیەکی سیاسیە کە زلێزەکان بەکارێنن باوکی تون دەگرێ باوک بەڕێوە کەوێ وەم بێ لەولاوە خوشگەوێ ڕاکە خۆی بە قوربانی باوک و براکە ئەویش ڕاناکایە خەی خۆی دەدرێت چۆلەکە گیانی بۆ ئاسمانە فڕێ چۆلەکەیش چۆلەکە گیانی بۆ ئاسمانە فڕێ کیمیابارانی هەڵەبجە ئەگەر بۆ سەردەمی خۆی تەنها ڕووداوێک بوو بێ دەبێت لە 33هەمین ساڵیادیدا ئەمە بگۆڕایە بۆ مەرکەزاتێک کە هەموو ئێش و ئازارەکانی گەلەی کوردی لە خۆی ببینایەتەوە بەڵام لە دوای 33 ساڵ هێشتا ئەم ڕووداوەش هاوشێوەی ڕووداوەکانی دیکە لە مێشکی کووردا لە بیر چوونەتەوە و نەک نەتوانراوە لە کوردستاندا ئەم بابەتە بکرێت بە وانەیەک بۆ مێژوو بەڵکو نەشتوانراوە لە ناوەندە جیهانەکاندا کەیسی هەڵەبجە وەک جینۆساید بناسێردێ بۆیە هەموو ڕۆژێک 16 لە هەڵەبجەدا دووبارە دەبێتەوە.